پاسەوانی سنوور لە سنووری شارباژێر لە سلێمانی تەقەیان لە باوک و کوڕێک کرد بەهۆیەوە کوڕەکە گیانی لەدەستدا و باوکەکەش بریندار و برینەکەی سەختە و گول لە بەرسکی کەوتووە. گەنجەکە ناوی ئارەش ئاواتە و تەمەنی 18 ساڵە. کاتێک لەگەڵ باوکی داویستویانە ئەو بارەی پێیان بووە بیبەنە سنووری ئێران لە گوندی سوورەبان لەلایەن پاسەوانانی سنوورەوە تەقەیان لێکراوە. شاد حاڵێک ڕووداوەکەی بۆ پێیام جێڕایەوە. من تۆزە لێیان دوورم بەزاگەم لە هەموویەتی. ئەم دوو سیارە بوون ڕۆشتون نەگەشتونە لە بازگەی ئەوان و پێشیانەوە دوور بوون بەس بۆیان دەشتون بۆیان هاتوونەتە شوێنێکی جیاواز لێو بۆیان دانیشتون ئەم سیارە ڕۆیوە بۆشیان وەساون و هەتا ئەم نەفەرەی کە ئەمری خوای کردووە دابەزیوە لە سیارەکە ینی سیارەشیان تەسلیم کردووە دابەزووە لە سیارەکە لە دەروی سیارەکەش تەقەیان لێ کردووە. ئەمە ئیشیانە تەقەکردن لە سیارە و لە شوێنێک شاکە سەر سنوور نییە بەس بۆ تەقەکردن سیارە تەقە لە سیارەکەن. وەڵی تر ئەمە هەمووی کاس بن خەڵکی ئەم منتیقەیە خەڵکی ئەم سەر سنوورە کەسابەتیانێ کەساباتەکانەوەیە. تەرمی ئارەش لە گەڕەکی قولەرەیسی سلێمانی بە خاک سپێردرا. ئامۆزایەکی دەڵێت پێشتر هۆشداری درابوو ئەم کێشانە دەبێت چارەسەر بکرێت بەڵام ئەو ڕووداوی لێکەوتەوە بۆیە لە بکەرانی خۆش نابین. یەکێک لەو شۆفێرانە قسە بۆ پێیام دەکات کە لەم ڕێگایە کار دەکات. ئەو دەڵێت ڕۆژ نییە تەقەمان لێ نەکرێت و ژیانمان بەردەوام لە مەترسیدایە. بارەکانمان گومرگی هەیە و وەسلی گومرگیمان پێیە بەڵام گوێمان بۆ ناگیرێت و ڕێمان لێ دەگرن. زۆر تووشی و حاڵەتە بنەوە تەقەکردن هەموو ڕۆژێک هەر ڕۆژێک بار کرێت پاسەوانی شتەقاکە هی یەک بازگان یا نا پاسەوانی سنوور ئیتر لەو منتیقەیە زۆرن بڵێن فەوجەکان لە چوارتەیە لە کەنارووە لە چوارتا بۆ ئێستا چۆتە کەنارو ئەنجا پشتیوانیان بۆ ئێستا ئەم شەو پشتیوانیان بۆ ناربوون سێ چوار سیارە قواتیان بۆ نارووە بۆ منتیقانە کە دوێنە خەڵک باری وشتی زۆر بار کردووە گواسوێتەوە لە باسنەوە بۆ مەروێ ئیتر کەمین ئەم پیاوەش کەوتۆتە کەمینەوە ئەم بۆ خۆمان دوو جار کەوتی نەکەمینەوە دوێنێ کەمین ئیتر لە شوێنەکە دانیشتووە لەگەڵ سیارەکانی بینی تەقەیان لێەکە ئەو بۆی بوو بیگرێ بۆی نییە تەقەی لێ بکە بۆ هێ سارەکەی بسووتێنە وایەنە ڕاستەخۆ تەقەی لێ کردووە ئێستا ڕاستەخۆی ئەو کوڕا من ئێسێک لەوانم پرسیاکرد کە جەنازەکان شتۆ ئەڵێ لەسەر دڵی دراوە باوکیشی ئەلم ناوکی دراوە ئەلم تۆ بەسمتەی دەرچووە وەڵڵاهی تێوا لە خستەخانەیە ئارە وەڵڵا بارەکە باری ڕسمیە گومرگە ئێتر لە پاسەوە دوو حکومەتەبانێک و دوو هەوا ئەمە حکومەتی هەرێمە هەتا ناحێکە دەورێ لێ بۆ لە حکومەتی عێراقی لێیە بەحسا پاسەوان. پۆلیس هیچی لەبارەی ڕووداوەکەەوە ئاشکرا نەکردووە بەڵام بەپێی زانیاریەکان بکوژەکە ئێستا دەستگیر کراوە و لێکۆڵنەوە لە ڕووداوەکە دەستی پێکردووە. ڕۆژانە چەندین ئۆتۆمبیلی هاوشەی ئەو ئۆتۆمبیلە وەکو خۆیان باسی دەکەن لە ڕێگەی مەروێ لە شارباژێر تەقەیان لێ دەکرێت لەلایەن پاسەوانانی سنوورەوە دەڵێن ژیانمان لە مەترسیدا ئەگەر چارەسەرێکی ئەم دۆخە نەکرێت هەمومان چارەنووسمان وەکو چارەنووسی ئارەشی لێدێت. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.